سڵاو ئەم کاتتان باش بینرانی خۆشەویست لە درێژەی زیندیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ئەم جارش گەڕانی وڵاتان و میوانداری زۆر بەڕێز فاڕۆق بابامیری جێگری سکرتێری گشتی کۆمەڵمان کردووە. بەخێر بێت کاک فاڕۆق بۆ بەرنامەکەمان. سپاس دەکەم بۆم هەلا. سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم. کۆمەڵە لەسەر چ بەستێنێکی مێژوویدا دامەزرا و دواتر خەباتی نهێنی خۆی ئاشکرا کرد؟ پرسیارەکە لەم کاتە وەختەیە من مجبورم زۆر بە کورتی جواب بدەمەوە ئەگەر بۆم بکرێ. دروستبوونی کۆمەڵە لە هەلومەرجێکی واقعیە پێکات کە پێویستە ئیشارەی پێ بکەین. یعنی ئەتوانم بەبارێکی تر بڵێم شەرایطی عینی پێکاتنی کۆمەڵە پێش کۆمەڵە لە کوردستان خوڵقا بوو. دوای ئیسلاحاتی ئەرزیە کە لە ئێران کرا و هێزی کار و خەڵک ئازاد بوون، تەبیعیە شارنشینی و ئاڵوگۆڕێکی ئەساسی لە ساختاری کۆمەلگایە بە وجود هات. من بۆ ئەوەی بتوانم تەوزیح بدەم ئەتوانم میسالێک بۆ لێ بدەمەوە. وەختێک لەژێر دەسەڵاتی فیۆدالی و فەرهەنگی عەشیرەیی و دەرەبەگایەتیە بوو، کۆمەلگا ڕەوابطێکی هەبوو، مناسباتێکی هەبوو، خوڵق و خوویەکی هەبوو، فەرهەنگێکی هەبوو کولەن. ئەم فەرهەنگە بە ئیسلاحاتی ئەرزی تەغییراتی ئەساسی کرد لە دێهاتەوە بەرەو شار. ئەمە معنای ئەوەیە خانەوادەیە کە بۆ نمونە لە دێوە هەسابوون چوون بۆ شار، پیاوی ماڵەکە تازە دەبوو بچوایەتە کارگا، دەبوو بە ئۆتۆبوس بچێتە سەر کار، دەبوو بە ماشێن بچێتە سەر کار، دەبوو بە خیابان ئەمڕۆوە، دەبوو دوکان ببینێ، دەبوو خەڵک ببینێ. مناسەباتەکەی تازە لە مەحدود و چکۆڵە لە چوارچێوەی ڕووستا و دێیەکە نەبوو، لەگەڵ خەڵکانێکی زۆر وەسیع ڕووبەرۆ بوو. خێزانی ماڵەکە ژنی ماڵەکە دەبوو بچوای بۆ بازار خەرید بکە، دەبوو بچێتە دوکانان، خەڵکێتی چاوی لە خەڵکە کرد خەڵک چۆنەکەن، ئەوش وردەوردە ئەگۆڕا لەگەڵەوە خۆی فێرە کرد، خۆی بارەحات. منداڵەکانیان دەبوو بچواتە مەدرسەی گەورەتر، دەبوو بە وەخت و کات و ساتی خۆی بچێ. ئەمانە هەمووی کولەن بافتی ئەو خانەوادە، فەرهەنگی ئەو خانەوادە، بۆچوونی ئەو خانەوادەی تووشی ئاڵوگۆڕێکی ئەساسی و گەورەی کرد. ئەمە ئەگەر لە کولیەتی خۆی بهێنینەوە سەرێکتری، یعنی زەمینەی کۆمەڵایەتیەک لە کوردستان پێکات بوو کە دەتوانم بڵێم شارنشینی بوو بە ئەسڵی کۆمەلگای کوردستان. ئەگەر دەڵێن شارنشینی بوو بە کۆمەلگای کوردستان، مانای ئەوەیە خەڵک چاو لە حقوقی خۆیانەکەن، حقوقی خۆیان زۆرترە ناسن، شت زۆرترە بینن، ئاگاترە بن، داخوازەکانیان لە کۆمەلگا زیاترە بێ. لەبەر ئەوە شعارهای پێشووی بزوتنەوەی کورد جوابدەرەوەی نیازی ئەو سەردەمەی کۆمەلگای کوردستان نەیدەتوانی ببێ. کۆمەلگای کوردستان تەوەقعاتی چوو بۆ سەر، ئیمکاناتی چوو بۆ سەر، خەڵک بە شەخسیەت و کارکتەری خۆیان ئاگاتر بوونەوە. زۆر فاکتۆری تریشەیە کە ئەتوانین لێرە باسی بکەین، بەڵام من هەر بە کورتی لێرە عەرز بکەم زەمینەی پێکاتنی کۆمەڵە لە واقعی و مادیەوە لە کوردستان پێشووتر دروست بوو. هەر بۆ یەکیشە جەماعەتێک لە ڕۆشنبیری کورد ئەم فەرهەنگە و ئەم شارستانیە نوێیان بە هەند وەرگرت و کۆبوونەوە لە دەوریەک بۆ ئەوەی دیارە خۆ دەزانی لە ڕژیمی شا و ساواکە ئەو فەعالیەتانە کراوە، بەڕاستی سەخت و دژوار بوو. 9 ساڵ کاری مەخفیونی هێنی پێکەوە کردن و دوای ئەوە وەکو حیزبێک لە کوردستان زاهیر بوون لەگەڵ سیاسەتی نوێ، لەگەڵ کاری نوێ. معنای ئەوە بوو کە دەیویست جوابی ئەم واقعیەتە کۆمەلگایە بداتەوە. کۆمەلگایش بە دروستی ئەو جوابەی وەرگرت. کۆمەڵە شتی بە دیاری بۆ هێنان، خەڵکی کوردستان و بەزوتنەوەش ئەوان لێوەرگرت و دیاری خۆیان پێشکەش کرد. ئەمە معنای ئەوەیە ڕابطەیەکی متەقابلی دیالکتیک نێوان
کۆمەڵە و بزوتنەوەی کورد پێکات. ئەم حیزبە بە سیاسەتی تازەوە هاتە نێو مەیدان، زۆر دەستی بردە سەر شتی کۆنی کۆمەلگا و ئەوانی ڕەت کردەوە و ئالتەرناتیوی نوێی هێنا نێو کەر، مەسەلەن بۆ بزوتنەوەی ژنان، بۆ حقوقی منداڵان، بۆ حتا فێربوونی تەشەکل و ڕێخستن و ئیدارەی ئوموری خۆیان. کۆمەڵە تاریخیشی لەم بارەوە هەیە کە زۆر زۆر توولانیەوە، ئەرزم کردی بە کورتی ئەمە ناکرێت، بەڵام ئەوەندە بڵێم کە دلیلی ئەوەی کە کۆمەڵە هاتە عەرسەی حیاتی سیاسی کوردستان، خۆی حیاتی سیاسی کوردستان ئەو زەمینە مادی واقعی بۆ وجودهێنا. ئەوەی دەتوانین بە کۆمەڵە بڵین ئەوە بوو کە ئەو بە دروستی تەشخیصی ئەو سیاسەتانیدا، بە دروستی و بە مەوقع هاتە مەیدان بۆ جوابدانەوە بۆ موقعیەتە. هەر بۆیەکیش زوو خەڵکی کوردستان تێی هاڵان و دەستیان خستە ناو دەستی، پاڵیان پێوەدا و ڕابطەیەکی سیاسی منطقی نێوان ئەم بزوتنەوە و ئەم کۆمەلگا و ئەم حیزبە پێکات. کۆمەڵە خصوصیاتی تایبەتی زۆرە، ئەم کارانەی بە هەر بە تئۆری و بە سیاست نەکرد، بەڵکە بە کردەوە کردی. یعنی یەکێ لە ویژگیەکانی کۆمەڵە ئەوە بوو شۆڕژگێرێکی بە کردەوە بوو. زۆر ڕاهبەرانی کۆمەڵە زۆریان هەر لە مەیدانی مبارزەی ئەو سەردەمەیە شەهید بوون و کوژراون و لەبێ چوون. لەبەر خاترەوە کۆمەڵە هەم بە کردەوە و هەم بە فکر و سیاست توانی نیازی ئەو سەردەمەی خەڵکی کوردستان بەدی بێنێ و خەڵکی کوردستان هەر بەندەلی لەبوو لەگەڵی کەوتن. من تەوزیحم زۆرە ئەگەر قسە هەبێ، بەڵام فعلەن جارێ ئەتوانم هەر ئەوەندە ئەرز بکەم شرایطی ذهنی کە عیبارەت بێ لە کۆمەڵە و شرایطی عینی کۆمەلگا کە عیبارەت بێ لە کۆمەلگای کوردستان، هەردووکیان بە دروستی لەگەڵ یەک لێک کەوتن و پێک کەوتن و رابطەیان بەرقەرار کرد. بۆیە حاصلی ئەوە بوو بە نوعی فەرهەنگی سیاسی، نوعی ئەخلاقی سیاسی، نوعێک هەڵس و کەوتی سیاسی کە لە کوردستان ئیتر تازە بۆتە ئێستا بەشێ لە فەرهەنگی بزوتنەوەی ئێستای کوردستان. تۆ لەلای هەر کڕکێکی کوڕی بڵێ کۆمەڵە مادام کابرا زۆر جار جەمهوری ئیسلامی کەسانی ماگرێ لەبەرەوە هەر لە خودی خانەوادەکەی خوانە حەولی داوە بەرابەری ژن و پیاوەکە تەمین کە، هەر لە خودی خانەوادە حەولی داوە لە خوراپاتی پێشووی ڕابردوو خو خسڵەتی عەشیرەتی دەسەڵگرێ و مۆدێرن بێ و ئەوە بێ. ئەم فەرهەنگە سیاسیە ئەلعان بۆتە بەشێک لە فەرهەنگی خەڵکی کوردستان و من ئەوە بە قوڵترین دیاردە و دەستکەوت دەزانم بۆ بزوتنەوەی کوردستان و بۆ بزوتنەوەی خەڵکی کورد و هیوادارم دەورێکی تریش کۆمەڵە جارێکی تر بەم فەرهەنگە مۆدێرن و پێشکەوتەوە جارێکی تریش لە عەرسەی سیاسی کوردستانە زۆرتر لەمە کە ئێستا هەیە زاهیر بێ. بەو هیوایە 26 ڕێبەندان ساڵۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە و هاوکاتە لەگەڵ شەهیدبوونی کاک حەمحوسێن کەریمی. ئەمن ئەم پرسیارە دەکەم لە دوو بەشایە. یەکیانەوە دەڵێم کەسایەتی کاک حەمحوسێن کەریمی چۆن بوو؟ بۆ ڕێک ئەو ڕۆژەی کاک حەمحوسێنی کەریمی گیانی بەخەت کرد وەکو ڕۆژی کۆمەڵە نامدرا؟ بەڵێ، بۆ کەسایەتی کاک حەمحوسێن من بەداخەوە کاری تشکیلاتی وەک تشکیلاتیم لەگەڵ نەکردەوە، بەڵام لە کەلاسی دوازدەی دەبیرستان لە سەقز ئێمە هاوکلاس بووین، لەسەر سندرێکیدا دەنیشتین پێکەوە. لەبەر خاترەوە تا حدودێکی زۆر لەگەڵ خانەوادەی و هاتوچۆی ماڵی و تێکەڵبوون زۆر ئاشنا. کاک حەمحوسێن ئینسانێک بوو لە بنەماڵەیەکی فەقیر بوو لە شاری سەقز و خانەوادەیەکی نەزانم ئەستا بۆ تعریفیان ناڵێم، بەڕاستی ئینسانی شەریف و شەرافەتمەند و پیاوی چاک بوون کاکزاڵە و ئەسڵ بەلەڕعنەوە هەمووی کوڕەکانی و خەڵکەکە. کاک حەمحوسێنیش بۆ خۆی کوڕی زەحمەت کێش بوو و دەردی زەحمەت کێشانی لە هەموو کە زۆرتر زانی و هەر بۆ ئەوەش یەکێک بوو لە دامەزرێنەرانی کۆمەڵە بۆ ئەوەی ئارەزوەکانی واقعی خۆی تێدا دەدیەوە. زۆر ئینسانێکی سەمیمی و زۆر کراوە بوو، زۆر ئەهلی معاشرەت و قسە و بەحس و گفتوگۆ بوو. ئینسان خۆش بوو، حەزی کرد لەگەڵی هەمیشە دانیشێ. هەمیشە من هەمیشە و دایم
زۆر شت لە ڕەفتار و کردداری ئەو وەختانە کە هاوکلاس بووین دەمدی کە بۆ من وەک مامۆسایەوە بوو شتی لە فێرە بووم لەبەرەوە کاک حەماسین بۆ من هەمیشە و دایم ئولگوی ئینسانێکی شۆڕژگەری تێکۆشەر بووە و لەگەڵ ئەوە نەک بە قسە بکردەوە بوو کاک حەماسین ئەگەر لە بیرمان بێ کاتین خۆی بە ناوی وەسا ساڵە بەنایەکە لە دێکانی وڵاتی لە منتەقەی سەردەشت و ئەوانە و زۆر خەڵک بەو ناوەوە دەیناسن چونکە ئەو کات ڕاهبەرانی کۆمەڵە و بە دروستی پیان وابوو دەبێ بچینە ناو خەڵک تێکەڵاوی خەڵک بن و لەگەڵ خەڵک هەڵسن و دانیشتن دەردی خەڵک بزانن و ئەمە تەجربەیەکی گەورە بوو بۆ خودی کۆمەڵە وەک ئەرزم کردی بزوتنەوەی کورد زۆر شتی بە کۆمەڵە وتووە زۆر دەرسی بە کۆمەڵە داوە و کۆمەڵی زۆر شاگردێکی باش بوو لەو دەرس وەرگرتنەیە و لە هەمان کات مامۆستایەکی باش بووە لە جەسارەتی شۆڕژگێرانە بۆ ئەوەی بتوانێت ئەم فەرهەنگە سیاسی لە کوردستان دامەزرێت بۆ ئاشکرابوونەکەی کۆمەڵە دەبوو ئاشکرا بواە کۆمەڵە تا ئێستا زۆر بەنهێنی کاری کردبوو ماوەی 9 ساڵ و دژێ دەسەڵاتی جەمهوری ئیسلامی زۆریان گیرا بوون ڕەهبەرانی کۆمەڵە زیندانەکانی ساواکیان دەیبوو دەبوو لە کاتی ئینقلاب و شۆڕشە کە خەڵک هاتوونەتە مەیدان کۆمەڵە خۆی ئەلام کە بەداخەوە کاک حەماسین لەو ڕۆژە لە گرتنی شارەوانی سەقزا شەهید بوو ئەمە مەجالێکی فراهم کرد کە خەڵک کاک حەماسین بناسن کێ بوو ئەو پیاوە خۆی ئەسڵ خۆی ئەم پیاوە بوو ئەو کاری کرد بۆ ئەوە گیانی خۆی پێناولی چی بەخت کرد ئەوە ئاشکرابوونی کۆمەڵە بۆ ئەو بوو خەڵکی کوردستان بزانن ئەمانە کێن بۆ ئیتر کاری عەلەمی و ڕسمی خۆی دەست پێ کرد و دەفتەرەکانی لە کوردستان کردەوە و جەمعیەتەکانی پێکێناوە و داستانی زۆرە کۆمەڵە قۆناغی زۆری بڕیوە خاڵی هاوچەرخانی زۆری بووە لە هەر قۆناغێکدا کاریگەری ڕۆڵی باشی بووە کاریگەری بووە ئەرکەکانی کۆمەڵە لە ئێستادا چین بڕای ئێوە لە ئێستادا کۆمەڵە چەندە دەتوانێت ڕۆڵی کاریگەری بێت لە ئێستادا ئەو جوابدانە بشێت چونکە من تاریخێکی 50 ساڵە کۆمەڵە لەانەکە ئەگەر بە عمری خۆی بڵێ خێریکە دەبێتە حیزبێکی میان ساڵە و بەرەوەی پیریە ڕوە ئەمە تاریخێکی گەورەی خوێناوی و تەلاش و تێکۆشانی لە پشتەکە هەر سەحنەیەکی بۆ فیلمێکی سینەما هەبێ و هیوادارم ڕۆژێ لە کوردستانی مە بتوانین ئەم ئارشیوانە بکەینەوە و دیارەکانی کۆمەڵە و فداکاری و دڵسۆزیەکانی کۆمەڵە بەرامبەر بە خەڵکی کوردستان زۆرتر نیشاندین خەڵک زۆرێکی بە تایبەتە نەسلی جوانی ئەم سەردەما ئاگان نییە کە ئێمە چیمان کرد تا گەیشتوین بێرە و ئێستا بە ناوی کۆمەڵەوە خەریکین لە بزوتنەوەی کوردا فعالیەتەکەین بەڵام من ئەگەر هەر لەسەر ئەو خەتی کۆمەڵە بمێوە قسە بکەم و ئەوانە کۆمەڵە حیزبی شۆڕشگێرە ئەمە معنای ئەوەیە هەر کات لە کۆمەلگا شۆڕش دەست پێەکە هەر کات کۆمەڵە ئارەزووی کۆمەلگا ئارەزووی حرەکەتێکەکە کۆمەڵە لە جەوهری کۆمەڵە لە خۆی بینێتەوە کۆمەڵە بۆ ئەوە پێک نەهات بسازێ لەگەڵ موقعیەتێکە کۆمەلگای کوردستان لەگەڵێتی کۆمەڵە بۆ ئەوە پێکات کە کۆمەلگای کوردستان کە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی گەورەی بەسەر هاتبوو پێویست بۆ ئاڵوگۆڕی سیاسی گەورەشی بەسەرا بێ و ئەوە لە تەحولاتێکی کۆمەڵایەتیا دەکرێت ئەو کارە بکرێت ئێستاش هەر کات کۆمەڵە لە کوردستان لەگەڵ نەهزەتێکی گەورە و بزوتنەوەیەکی عەزیم ڕوبەڕوو بێ بە دڵنیاییەوە پێ دەڵێن کۆمەڵە ئەو ئیبتیخارات و خەلاقیەتانی هەیە جوابی شۆڕشگێرانە بەنیازی ئەم سەردەمەی ئێستای خەڵکی کوردستانیش بگاتەوە چونکە تۆ دەزانی جەمعیەت و کۆمەلگای کوردستان ئێستا زۆر جوانە بە ملیۆنان کوڕ و کچی شۆڕشگێر و ئامادە بۆ ئاڵوگۆڕ ئێستا لە کۆمەلگای کوردستانان کە پڕن لە ئارەزوو پڕن لە تێکۆشان هەر تەحولێکی کۆمەڵایەتی بێ ئەمنی ڕوە عەزیماکەوێتە کار ئەمن وا دەزانم کۆمەڵە خەریکە خۆی ئامادەکە بۆ جارێکی تر مۆری قایم و شۆڕشگێرانەی فەرهەنگێکی سیاسی پێشکەوتوو لە بزوتنەوەی کورد بدا و ئەم نەسلە ئامادەکە بۆ ئاڵوگۆڕی ئەساسی لە دنیای ئەم سەردەمەی ئێمەکە سرعەتی تێکنۆلۆژی و ئێرتیباتات و هێندە زۆرە و تەغییرات هێندە زۆرە کۆمەلگای کوردی لە کوردستانی ڕۆژهەڵاتی وادارم بتوانێت بۆ ئەمە کۆمەڵە بێت چی بکە کۆمەڵە پێش هەموو شتێکە بێ هێز کۆکاتەوە بۆ خۆی بەهێز بێ بۆ خۆی بەهێز بێ وە حیزبێکی پتە و ئەوە یەک ئەمە ئەسڵە دوو
حەول بدا حزبەکانی تر و خەڵکانی تر کە ئەوانیش بەش بە حاڵی خۆیان بە حەقیقەتەن لە شۆڕشی کوردستانە بەشداریان کردو بیانێتەوە باڵیەک. شۆڕشی کوردستان بکاتە شۆڕشێکی متحید، خەڵک متحیدکە، خەڵک یەکگرتووکە و لەگەڵ ئەوە شعاری ڕۆشنی سیاسی بنێتە بەردەست خەڵک. لە دەرەوەی وڵاتیش لە هەر چۆ بۆی بکرێ مادام مەسلەی میلەتی کورتەدا دەبێ حەول بدا هەمووی میلەتانی دێن بنێ پشتی. ئێمە داوای شتێکی حەق و حەقانیەتەکەین، دەڵێن ئێمە کوردین و ئێمە پێمان خۆشە بە زبانی خۆمان، بە فەرهەنگی خۆمان، بە هەڵووس و کەوتی خۆمان هەڵسین، دانیشین، ئیدارەی ئوموری خۆمان بکەین و ئەمە. لەبەر خاترەوە دەبێ هێز کۆکاتەوە یەکێک لەو هەنگاوانە کە دەبێ هەڵێنێ دەبێ حەول بدا ئۆپۆزیسیۆنی دموکرات و شۆڕژگێر و ئەوانەی ددان بە حەقی میلەتانە ئەنێن و ددان بە حەقی بەرادەری ژن و پیا و ددان بە حقوقی بەشەر و ددان بە شارەوەندی و ددان بەم معیار و ئەرزشانانێک کە شایستەی ئەمڕۆ و سەردەمی ئەمڕۆی بەشەریەتە دەبێ ئەوانش لەگەڵ دەوری خۆی کۆبکاتەوە. لەبەر خاترەوە کۆمەڵە خۆی ئامادە کردووە کە لە باری دموکراسی و سیاسیەوە لە ئێرانیشە نەقشێکی ئەساسی هەبێت، چونکە خۆ دەزانی میلەتی کورد بەداخەوە ئێمە ئەقەلیەتی کەمین، ناتوانین ئێمە بە ئەهرومی کورد بە تاکە تەنها تەکانی گەورە بە بزوتنەوەی سەراسەری لە ئێران بدەین. بەڵام ئەگەر خەڵکانێک کە بێ لێوێ ئامادە بن بۆ ئەو تەکانە ئێمە بە گەرمی دەستیان بگرین، هەرچەند دەرەجە ئێمە بتوانین لە ئێرانە دموکراسی قایمتر و پتەوتر بەرقەرارکەین بەم دەرەجە لە هەدەفەکەی خۆمان کە عیبارەتە لە بزوتنەوەی خەڵکی کورد نزیکتر بوونەتەوە حاسانتر کارەکەمان بۆ جێبەجێ بووە. هەرچەندە بتوانین لە دەرەوە لەباری بینەبێلێ و پشتیوانی بۆ کورد لەباری مادی و معنەوی فراهەمکەین زۆرتر تواناییمان هەیە. هەرچەندی خۆمان متحیدکەن لە ناوخولی کوردستان بە نەزەری من ئەمانە ئەو ئەرک و وەزایفانن کە ئەمڕۆکە لە سەرشانی کۆمەڵەوە ئێمە تا ئەو جێگەی من ئاگادارم کۆمەڵە لە دەرونی خۆی پڕ بە هەموو ئەنەرژی و توانایەکانی خۆی خاتە کار بۆ ئەوەی بتوانێت ئەم ئەرکە تاریخی بۆ وجود بێنێ. من هیوادارم بتوانێت ئەم خەڵکی کورد نیازیان بە حیزبی کۆمەڵە هەیە بۆ ئەو عەقلیەت و شعور و فەرهەنگە سیاسیەوەنە و ئێمەش نیازمان بە خەڵکی کوردە کە بێنە پشتیوانی ئەم عەقلیەت و شعورە هەمومان پێکەوە هەنگاوێکی و کۆناغێکی تاریخی هەڵێنین. وەزعیەتی بینالمللی کورد خراپ نییە. کورد لەلانەکە تقریبا نەتوانم بڵێم لە جەوامعی بینالمللی لە دنیای ناسراوە. ئەویتر دەلایلی زۆرە زاری ئەستا ناچمە سەرەوە. ئەمە هەرێ جمهوری ئیسلامیە کەروبەروی ئێمە فەشەلی هێناوە. 36 ساڵ بە شێوەی مەزهەبی ویستیان ئێران ئیدارەکەن دەرکەوت ناتوانن ئیدارەکەن. 6 ڕۆژە 7 ڕۆژە ساختمانی پلاسکۆر و خاوەی ئەسش نازانن چەند کەسی تیا کوژراوە. ئەم ڕژیمە توانایی نییە بەم مێتۆدا خەڵکی ئێرانێک کە پێشکەوتو و مۆدێرنن بتوانێت ئیدارەکە. لەبەر خاترەوە لەلایەکەوە ئەوە زەعیفە، لەلایەکەوە کورد خەریکە بۆتە کارتێکی پێشڕە و لە جەوامعی بینالمللی. لە کوردستانی ڕۆژهەڵات نەسلێکی جوان و ئامادە بەکار هەیە. چه دەلیلی هەیە ئێمە بە هومێدواریەوە نەڕۆین بۆ سەرکەوتن و بەرەو یەکگرتن؟ بۆ یەکێک مەمەڵە ئەو تەسمیمەی لە پێشدەست خۆی داناوە بتوانێت ئەم ئەرکە تاریخیەوە ئەستۆ بگرێوێ کە ئەرکێکی زۆر زۆر پیرۆزەوە هیوادارم تیا سەرکەوێت. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆیەوە. بەسپاسەوە بەڕێز فاروق بابامیری جێگری سکرتێری گشتی کۆمەڵە. بەڕێزان بەم شێوەژە بەرنامەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە کاتخۆش.